ئەم کاتستان باش بووی نەرانی خۆشەویست ئەمڕۆ و لەم جەوە ساردەیە کەوا ساڵانێکی زۆرە هەم کوردستان هەم عێراق کەشێکی وا ساردی بەخۆیەوە نەبینیوە لێرەم لە لای خاتوونێکەوە خاوەنی کافتریا و ڕێستۆرانتی ڕەشماڵە کە هەم ئەرکی دایکایەتی و هەم ئەرکی ماڵەوە و هەم ئەرکی پیشەکەشی لەسەر شانگرتووە لە لای سروەخانم سروەخان بەخێر بیت خۆتان بەخێر چاوم بەڕێزن زۆر خۆشحاڵینکەوە ئەمڕۆ ئێمەت میوانداری ئێمەت کرد لەم شوێنەیە من لە خزمەتانان بەخێر بێن من سیروە محەممەد خاوەنی کافتریا ڕێستۆرانتی ڕەشماڵم لە عقاری بەخێر بێن سەرچاوی من زۆر سپاس سروەخان ئەتوانی بۆم باس بکەیت بزانم چۆن بوو فکرەی دانانی ئەم ڕێستۆرانتە و بۆ هات وەکو ئەوەی کە فکرە من هەر لە مناڵیەوە خولیای کارکردن بووم یعنی هەمیشە حەزم لەوە بووە کە خۆم لەسەر پێیەکانی خۆم کار بکەم حتا لە مناڵیە وەسەمە دو جارێکش باسم کردووە کە لە بەردەرگای یاری ماڵە باجەنەم کردووە حەزم لە دروستکردنی خواردن بووە حەزم لەوە بۆ کەجل بۆ بووکەڵە بدورم هەتا لەوە وام لێ هات کەجلم بۆ بووکەڵە دووریوە بووم بە خایەتێکی بە ئەزمون زیاتر لە 18 ساڵ ئیشی خەیاتیم کردووە و کاتێکیش کە حەزم کرد لە دەرەوەی ماڵەکەم کارێکی ترم هەبێ پێم خۆش بوو لە شوێنێکە کە ببمە خاوەنی ڕێستۆرانت و کافتریایە کە بتوانم کەسێکی کۆمەڵایەتیم و هەم خزمەت بە خەڵک بگەێنم هەمووکو ئاواتێکی خۆشم بتوانم بەردەوام بم لە سەریشەکەم نمونەی ئافرەتێکی تکەوە بە فکرەیەکی سادە توانیوێتی شوێنێکی باشدانێت کە تایە هەم ئابووری خۆی هەم چەندین هەلیکار بۆ گەنج یاخود ئافرەتی تر بەڕەخسێنێ ئەمێ باسی ئەوم بۆکەی بزانم لە ڕێستۆرانتەکەدا چەند کەس وەکو ستاف ئیش دەکەن وەکو ستاف ئێمە تقریبا خێزانیە چکە مناڵەکانی خۆشم هاوکارمن بەڵام بێچکە لەوە لە خۆمان کە سێ کەسی خێزانەکەی خۆشم خۆم و دوو بچم لە هەمان کاتە 8 کەسی کەش لا میشەکات 8 بۆ 9 کەس خۆت خواردنەکان دروستەکەی دیان شێفت هەیە بەڵێ من خۆم شێف ئامم خۆم بەرپرسیارەتی هەموو مەتبەخم گرتوۆتە ئەستۆی خۆم هەتا ئیداری یاومەتە دەست کچەکەم و ئەوانەی تر خۆمم بەڵام لە هەمان کاتە ئەوانەی کە لە بەردەستی خۆم بوون و خۆم بە دەستیایی خۆم فێرم کردوون هەموو ئەو شتانەکەن کە خۆم کردومە بەڵام شێف ئام خۆمم باشە سروەخان لە پێش پرۆگرام باسی ئەومان کردکەوە بەڕێزت مامۆستاشیت بەڵێ چۆن ئافرەتێک توانیوێتی هەم پیشەیەکی پیرۆزی وەکو مامۆستایی مافی خۆی باتێ هەم کاتی خۆشی تەرخانکە بۆ بزنسێکی تایبەتی خۆی کە ڕێستۆرانتێکە وەکو ئەم جۆرە بەڕێوەی بەرێت و بە شێوەیەکی زۆر جوانیش و مافی هەردوو کارەکەی بات ئێمە لە کاتێکە هەمومان کە خاوەنی عەقڵ و دەست و چاوین حتمما ئەبێ خاوەنی هێزێکیش بین کە هەمیشە خاوەن ئیرادە بین من لە شوێنێکە تەنیا هەر نەم خوێندووەتەوە بوو بێتمەوە بە مامۆستا کە لە ئێستای پیشە مامۆستای وەرزشم پێش ئەوە مۆزەفە بووم لە هەمان کاتیشا قورسترین ئەرێک و جوانترین ئەرێک ئەو ئەرکەی کە پێڵێن دایکایەتی من لە هەمووی جوانتر کە ئیشێک کردێتم دایکایەتی بۆ مناڵەکانم چکە توانیمە زیاتر لە 18 ساڵ بە بەردەوامی بە تەنیا دایکایەتی بۆ مناڵەکانم بکەم ئەوە ئەرکێکی زۆر قورس بۆ لە سەرشانم ئەگەرنا هیچ ئەرکێکی تر بە قورس نازانم غێری ئەرکی دایکایەتی هەنێژ هوەری خۆی هەیە جێگەی دایک و باوکشت بۆ مناڵەکان کردێتەوانە سەخت نییە بەخێوکردنی مناڵ پەروەردەکردنی بەبێ هاوبەشەکەت ئەویش هاوسەرەکەتە ئەم ئەرکە کە بتوانانی جێگەی باوکشیان بۆ پڕکەیتەوانی بێگومان سەختە بەڵام تا چەند ئایا منداڵەکانت یاخود خۆت توانیتە ئەو جێگەیان بۆ پڕ بکەیتەوانە من ئەوەندە بەختەوەر بووم لەگەڵ مناڵەکانما ئەوەنە جوان توانیمە دایکایەتی بکەم و ئەوانیش بۆ من مناڵێکی بۆ فادڵ سۆز بوون هیچ کاتێ ماندوو نەبووم ینی هیچ کاتی هەستم بە ماندووبوون نەکردووە بە دڵنیاییەوە خاوەنیشان مناڵی سەرۆخان خوانی بڕێ من 5 مناڵم هەیە ئەی خوانی قوربانی مەزیز زۆر زۆریشن قوربانی مەزیزی خوا بەرەکەتیان تێکا ئینشاءڵڵا خوا بۆتیان بهێڵێت و تۆش بۆ ئەوان بهێڵێت لەگەڵ مناڵەکان چاوتت دێن بۆ ئێرە و ئەم بەڵێ ئیشەکانی ئێرە لەگەڵ خۆمان زۆربەی کات کچە گەورەکەم زۆر جار سەردانمە کات و ئەو چکە خاوەنی ماڵ و مناڵی خۆیەتی ئەوی تریشانم کە دوکتۆرەشە بەڵام لە هەمان کاتە هەر هاوکارمە ئەوی کەش کە لەو بچووکترە و
هەر بەردەوام لەگەڵمایە هاوکار من بەڵێ. خۆت وتت پێشتر مۆزەفە بووم دوای بەردەوامیت بە خوێندن بەڵێ من وەختی خۆی لە بەرەوەی زۆر بە مناڵی زەواجم کرد ینی نەمتوانی خوێندن تاوکەم هەموو شتەکان تۆ کە وێنایەکی خەونێکە ئەگەر پێ ئەتوانی بێنیتە دی هەمیشە بیرم لەوە کردۆ ڕۆژێک لە ڕۆژان بتوانم لە قوتابخانەیەکە لە بەرەوەی من خۆم باوکو دایکم نەبووە ببمەوە بە باوکو دایک بۆ زۆر مناڵ بەس بالفعل ئەو خەونەم هاتە دی لە ئیستا زۆر بەختەوەرم کە لە قوتابخانەکەمە بە هەموو مناڵەکانەڵێ من باوکو دایکی ئەوم چیتان پێویست بوو بە من بڵێن لەبەر ئەوە نا بە قورسم نەزانیوە توانیم جارێکە خوێنمەوە بوومەوە بە مامۆستا بڵێ. دایکێکی بەهێست لە پشتی کۆمەڵێک مناڵەوەی هەر لەبەر ئەوەشە کە ئەوانیش توانیوانە قوتابخانە تاوەکەن خوێندن تاوەکەن و بڕوانامەیەکی بەرز بەدەست بێنن. باشە سروەخان ببینەوە سەر ڕێستۆرانتەکەت. بەڵێ لەو ڕێستۆرانتی بەڕێزت کە دادناوە ڕەشماڵ ئەو ناوت بۆ هەڵبژار ئەو ناوە کوردەواریە. من لێرە لە ڕەشماڵ بە ئەوەشت پێ بڵێم من لێرە مهندیسم نەبوو بۆ ئەمیشەم کە شێوەی کلاسیک و مۆدێنم تێکەڵاو ئیشەکەم کردووە هەر لە بەیانی وەکو کرێکارێک ئیشم تیا کردووە لەم شوێنم هەتا ئەو کاتەی شەو گەڕاوینەتەوە ماڵەوە تەسەور کە بۆ هەموو ئیشەکانم خۆم چووم هەموو هەڵبژاردە ئیشەکانم خۆم بووە کەسێکی ترم نەبوو بڵین ئەمە مهندیسی ئیشەکەمە یان دیزاینەرێکە یان کەسێک هەر خۆمان بووین بە خێزانی و بەو جۆرە ئیشەکەم کردووە. ڕەشماڵیش شوێنەکە ئەگەر دیقەتان نابێ و لە دەرەوە هات بێتن هەر بە شکڵێکی ڕەشماڵە شوێنەکەی من ئەنی وەکو ڕەشماڵی کوردەواریە. دوجاریش کە سێرم کرد شوێنەکە بەو جۆرەیە یەک دوو برادرم کە لە نزیکۆ زۆر ئەزیزن باسم لەوە کرد ئەگەڕێم بۆ ناوێکی خۆش ئەوانیش زۆر هاوکارم بوون هەتا ئەم ناوەمان بۆ دانا. زۆر باشە باسی خواردنەکان بکەین ئایا ئێوە خواردنەکان بە پێی وەرزەکان ئەگونجێنن ئێستەوە کە زانی وەرزی زستانە مەسەلەن لەم وەرزەیە کۆمەڵێک خواردن بەناوبانگە وەکو قازە ترخێنەیە گەنمە کوتاوە کۆمەڵێک خواردن بۆ وەرزێکەیە کە ئەخورێت لە وەرزەیە زیاتر داواکاری لەسەر دروست دەبێت خواردنەکان لەگەڵ وەرزەکانە ئێوە گونجێن یان میوەکانیان ئەگۆڕێت. خواردنەکانمان تایبەتمەندی خۆی هێوەکوتم من لێرە برنج بە پڵاوەکەم باشە شفتە و کوبە و یاپراخی گەڵامێ و سڵق بڵین قۆزی گۆزە مریشکی گۆزە ئەمانەمان کە هەمووی هەیە بە دەر لەوەش من بریانی بەرخەکەمان هەیە سەر و پێەیە قەلە قازە ئەمەش لەسەر تەڵەبی داواکاری خەڵگەیکەم و دوجاریش لە ئیستا لوقمەی گۆشتی ڕەشمەڵمان هەیە کە ئەویش هەر زۆر تایبەتمەندی خۆی هەیە بە گۆشت و دووگەکرێت خەڵکێک گەسە خویاوەتە ئەمەی تیکتۆک و چی و ئەوواکەن ئەوە تایبەتمەندی خۆی هەیە و زۆر شتێکی تایبەتە دواییش لە تاقیکردنەوەی خۆین بەڵێ هەر پێم خۆشە لەو ئێستا ئەمڕۆ گەنمە کوتاومان کردبوو ئێمە ڕۆژە ساردەکان ترخێنەیە گەنمە کوتاوە ئەم شتانە هەمووی ئەکرێت بە پێی وەرزەکان گۆڕانکاری تایە من لە هاوینە زۆر حەز بە پەڵپینە ئەکەم سوپی پەڵپینە بەڵام لە زستانە حەز بە سوپی گەنمە کوتاویان ترخێنە بۆ جۆرە گۆڕانکاری تایە بڵێ بەڵێ بەشی قاوە خواردنەوە و فاستفود و ئەم شتانەش ئێوە ئەو سەرفستانشتان هەیە من وەکوتم شەرقی و غەربی خواردنەکانمان هەمووی هەیە شەرقی و غەربی و بەڵێ قاو و شەربەت و هەموو خواردنە گەرمەکان و ساردەکان ئەوەشمان هەمووی هەیە. باشە سروەخان چەند ساڵە لەکەیەکەوە ئەم ڕێستۆرانتت داناوە؟ ئێمە بۆ ماوەی ساڵێک و ئەو سێ مانگێگە بێ ئێرە کراوەیە بەهۆی زروفی کۆرۆنا وشتیشەوە توزێک تەخیر بوو ئەمانە بەڵام ئەوە بۆ ساڵێک و سێ مانگەکێ شوێنەکەمان کراوەیە. زۆر باشە نمونەی خواردنەکان وتان ئەیهێنین بۆی بە پیشانی بینەرانی بدەین ئەم کوڕە باشە کە هەر لای خۆمە با بڕوا بۆمان بێنێت. زۆر باشە سێرڤیزی قاپێکی سێرڤیزیش بەردەستی سێرڤیز بێنندایە ئەو خواردنەی کەوت لقمەی گۆشتی ڕەشماڵ ناوەکەشی قورسابێت دروستکردنی ناوەکەی تو لە هەر شوێنەکە ئێسێمە سینی ڕەشماڵمان هەیە سینی ڕەشماڵمانی سەلێرای بینی هەموو جۆرە خواردنەکانی لە خۆی گرتووە لەگەڵ ئەوەشە هەر یەکێک لە خواردنەکانم پیزای ڕەشماڵم هەیە و لە بروی شوێنەکەمان شتەکانی ئەوەی ترکە لێرە هەمان بێت لە شەرقی و لە غەربی هەمووی ناوێکی ڕەشماڵی تایبەتی خۆی پێوەیە ئەو لوقمەی گۆشتی ڕەشماڵە زۆر خۆشە ینی بە دووگەوە ئەی برژێنن لە فڕەنایە ئیتر تامێکی تایبەتی خۆی هەیە ئیشەڵا ئێستا لێ خۆن پیزای ڕەشماڵ ئەزانین کەوا پیزا
یەکێکە لە خواردنەکانی وڵاتی ئیتالیا باڵێ شێوازێکی ستانداردی بۆ دروستکردنی پیسا تەواوە. ئێوە کە ناوتان ناوە ڕەشماڵ شێوازێکی جیاوازی ئەڵێم ڕەشماڵ کۆم کردوەوە هەموو شتەکانم تێ کردو چۆن لێرە ئیشەکەم هەمووی کۆ کردوەوە شەرقی و غەربیم تێکەڵاو کردووە جاری کە ئەویشم بۆ جۆرە لێ کردووە دەستەکانە خۆش بێت قوربانی نوێشی جاتان بێ باشە من قاپێکی سێرڤیزیشمان بۆ بێنە ئیتر ئەگەر باسێک لە خواردنەکان بکەین ئەمەیان لوقمەی گۆشتی ڕەشماڵەکە نەخێر لوقمی گۆشتی ڕەشماڵەکە دیارە ئیستەنیان هێناوە بە جیایی هێنن ئەمن ئەوە گۆزەی مریشکە ئەمە قۆزی گۆزەیە ئەمە برنجی پڵاوە ئەوەش کو بۆ و شفتە بڵێن ئەوەش کفتەیە دوو جۆر ئەمە شەر کفتەنیە ئەمە کفتەی بڕوێشە هەمانە ئەوە کفتەی برنجە ئەمە برنجی کوردیە و ئەوەش پڵاوە و ئەوەش هەر پڵاوە جارێکی تر ئەمە قۆزی گۆزەیە کو بەشمان خەڵک زۆر حەز بە کو بۆ شفتەکەکە ئەوەی نانەکەشی بەسەرەوەیە بەڵێ ئەوەش زستان بۆ ئەوە دروست کراوە بەس خەرێکی خواردن بی لە پەنا زۆپایەکە زۆپایەکی دار ئاگرێک بێکرا بێ و تۆ خەرێکی شەوچەرە بەتەکی دوا خۆشە بەس ئێمە زیاتر بەتایبەتەکە خواردنەکان کوردەواریانە بێ وەکو ئێمە خواردنی زیاتر شەرقیەکانمان لە خوارەوە داوابەزیە کوردەواریەکان وەلەو خەڵکێکە حەزی پێکایەتە ئێرەش بەڵام بڵێن لە خوارەوە سۆپایەکمان هەیە ناڵێم سۆپای دارە سۆپایەکی خاصە بەس بۆ شێوازی دانیشتنی شوێنەکە و دیوار و ئەوە دوای ئەگەر سەیری بکەن بیبێنن لەگەڵ خوارەوە زۆر گونجاوە بەڵێ کە هاتین بۆ ڕێستۆرانتەکەت شێوازێکی کوردەواریانەی زۆر جوانم بینی کەەوە ئەوە جێ کردو بەڵێ هەتا من ئەگەر میوانی شمێت کە داوت خاصە و تێنی خۆیان هەیە هیچی ئەم قاپوشتی تایبەتی خۆیان هەیە هەمووی لە کاسە و مەنجەڵ و بڵێن کاسی دۆمانجیایە و هەموو شتەکانمان کوردەواریان هەیە زۆر باشە خواردنەکان تاقی یەکەمەوانە و تامەکەی ئەو لوقمەی گۆشتی ڕەشماڵە ئێستا کە هات ئێستا ئەویشێت تاقی دەکەینەوانە باشە سروەخان بۆ کچەکانت بۆ منداڵەکانت چی ئامۆژگاریەک کە بەردەوام دەتەوێت ئەوان جێبەجێ بکەن چی ئامۆژگاریەکان دەکەیت وەکو ئەوەی کە شوێنەکەی ئێمە لێرە وەکو شوێنێکی خێزانی وایە بەڕاستی خەڵکێکی زۆر ڕوتیەکە ئەوەی ئامۆژگاری منە بۆ ئەوان ئەمەی ئەم ڕەسەنیەتەی من هەر بمێنێت ڕۆژێک لە دوای ڕۆژان لە دوای منیش ئەوان جارێکە بەردەوام بن ئەوە لەکوێیە هینەکەدایە ئەوی تر بێنن باوکم لقمە گۆشتی گۆشتەکە بێنە لەگەڵ سوپی ئەوەش بێنن باوکە ئیتر پێم وتون یعنی ئەوم پێوتون کە دوای من ئەوان بەردەوام بن لە هەمان کاتا یەکێکیانم بڵێن خۆبەخش ڕێکخراوێکی هەیە ئاژەڵ دۆستە یەکێک لە مهمەی ئیشەکەی من لێرە ئەوەیە هیچ خواردنێکم ناچێتە بەردەرگاوستی خۆڵەوە لەبەرەوە هەموو پاشۆی خواردنەکانیشمان ئەچێ بۆ بەستەکەکان و بۆیانە بن بەڵێ باشە ئەوەشمان هەیە جارێکە بەڵێ ئەوە ئیشێکی زۆر مرۆڤانەیە بەڕاستی کاتێککە تۆ هەر لە ماڵیشەوە داوا لە خێزانەکانەکەم داوا لە ئافرەتانەکەم کەوا لە ماڵیشەوە خواردن دروستەکەن لە جیاتی ئەوەی ئەو بڕە برنجەیە خودت ئەو بڕە خواردنێک ئەمێنێتەوانێ بیکەنە تەنەکەی خۆڵەکەەوە بچرگۆی کەنەوەنی و بیان بە ئاژەڵێک بەڕاستی جا ئەوە ئەگەر ڕێستۆرانت و چێشخانەکان ئەوە تەطبیق بکەن بەڕاستی خزمەتێکی زۆر زۆر گەورەیە بە ئەم ئاژەڵانێکەوە لە دەرەوەن و بێ خواردن هەموو شەوەیەک پاشەڕۆی خواردن کراوەتە سڵێکەوە کۆمان کردوێتەوە بردومانە بۆ ئاژەڵانی کە ئەڵێم لە سەرجادە بوون و بەدەر لەوەی کار کۆمەڵێکی دیاریکراومان هەیە لە شوێنەکان لە سیتەک ناڵێم کچەکەم کاری خێرخوازی ئەوە کات ئەی با بۆیانیان بۆ لای قلیاسان یا لە بەردەگای ماڵەکەی خۆی کۆڵانێکی لە یا فێر بوون هەمیان ینی چۆن ئەڵێ هەستەکەن ئەو خواردنیان بۆ ئەبات ئەوەشمان هەیە بڵێن بەڵێ سروخان من خواردنەکانە تاقیەکەمەوە تۆ لە کاتی خواردن تاقیکردنەوەکەی ئەتوانی باسی ئەم وەکەی چۆن کاتەکانی خۆتت تەرخان کردووە هەم بۆ ئەم ئیشت هەم بۆ ئیشی مامۆستاییت ئەو پیشەی دیکات و هەم لەگەڵ خێزانەکە تاکەیەوە وابزان هەر بە
خێزانی دێن بۆ ئێرە بەڵێ بەڵێ ئێمە زۆربەی کاتمان چکە لێرە بەیەکەوەین ئەگەر هەر باسکردنێکمان هەبێت لە هەر شتێک لێرە ئەتوانین باس لە ئیشەکانی خۆمانەکەین لەو پێداویستی و هەرچ ئیشێکی ڕۆژانی خۆمان بێ لێرە کاری خۆمانی لەسەرەکەین وەکو پیشەی مامۆستایەکەشم ئیلتیزامێکی تەواوم هەیە بە ئەوانەوتنەوەی خۆمەوە ئەو کاتانەی بەیانیان بم ئەڕۆم دەرسەکانی خۆم تەواوەکەم و یەمەوە سەریشەکەم ئەوە شەو ئامادەکاریەکەم بۆ بەیانیانم ئەو ڕۆژانەی کە دوای نیۆڕوان دەوامم هەبێت بەیانیان لێرە ئامادەکاریەکەم و نیۆڕۆکێچم بۆ پیشەی مامۆستایەکەم. باشە سرۆخان باسێەوەمان بۆ بکە چۆن لە کێکەوە تۆ کاری سەر بەخۆی خۆ دەکەیت؟ من هەر لە مناڵیمەوە خولیان ئیشکردن بووە. ئەگەر بە میوانیش لە ماڵی خزم و کەسوکارە بووین حەزمەکرد ئیشێکە بێ بیکەم وەکو وتم کاری بەرگدروون کردووە لە بەردەرگا کە یاری بووکەڵەمان کردو جلی بووکەڵم درۆ بە پارە بە ڕێفەکانم فرۆشتەوە لە هەمان کاتا لەگەڵ براکەما کە لە بەردەرگا پاسکیل سواری کردو و فێری برادەر و ئاورەکانیەکەن بە هەمان شێوە منیش ئەوە یەکێک لە ڕەمزی ئیشەکانما کە پاسکیلێکە دانراوە لێش ئەینەنشێت بە پاسکیل سواریش هەر بزنزم کردووە. و ینی شتێک نەبووە لێ بترسم هەمیشە و توما من بۆ کەوتنێک 100 جار هەڵستمەوە لەبەرەوە مەرج نییە تۆ لە ئیشکردن تا پارەت پێبێ گرنگەوەی عەقڵە پێبێ بەڵێ بڕوات بە خۆت بێ ئیرادەت خۆت بی من لەو جۆرانە بووم دوجار حتا کاتێک کە دەستم کرد بە ئێرە و سەرەتای دەستپێکی ئیشەکەم بوو لێرە کچێکم تووشی سەرەتان بوو بەڕاستی ئەویش کوفەیەکی زۆری پێچوو تا هاتەوە ئەوەی شکر کۆنتترۆل بوو. ئەمانە هەموو ئیرادە و توانایەوێت کەواتە تۆ لەکوێ خۆت بە کەسێکی خاوەن ئیرادە زانی سەرکەوتوی لە هەموو ئیشێکدا ئەنی ئیرادە لەسەر و هەموو شتەکانەوەیە. من هەمیشە بەخۆم وتووە کەسێکی بەتوانام و سەرکەوتوم ئەوەی ویست بێتم کردومە و واش بووە هەمیشە سەرکەوتوم لە کارەکانمە. باشە سترۆخان من ئێستا ئەمەوێت خواردنەکانە تاقیکەمەوە تۆش ئەگەر بێت و باسی خواردنەکانم بۆ بکەیت باسی گەنمە کوتاوەکە یا پراخە ئەو خواردنە سپێشەڵی خۆتانە باسێکی خواردنەکانم بۆ بکەیت. بەڵێ ئێمە ئەو خواردنە کە دامان ناوە ئەوەی بەردەمێ ئەوە لوقمەی گۆشتی ڕەشماڵە خواردنێکی زۆر تایبەتە بە گۆشت و دووگ دروستیەکەم و تامێکی تایبەتی خۆمیاوەتەیە لامان کاتانانەکە شەریشی دەستی خۆمانە و چکە ئێمە برێکفاستی بەیانیانیشمان هەیە نانەکەمان سێژەمە هەمانە و خواردنێکی زۆر تایبەتە. ئەوەی تریش کە دانراوە قۆزی گۆزەیە لە گۆزەیە هەر ئەی پیشێنین و لە فڕنا و لەگەڵ ئەوەیە برنجەکەشمان برنجی پڵاوە ئێمە لەگەڵ برنجی کوردی ئەوش کەنانەکەی بەسەرەوەیە گۆزەی مریشکە ئەویش هەر ئەگەر سێرێکی بکەی لە تامێکی خۆشە خۆشمان کردو بە ئەڵقەی پیاز و پەتاتە و تەرتیبات کراوە. ئەو کاسە قوڕی بەردەمی شت گەنمەکوتاوە وەکو باسمان کرد لە زستانە گەنمەکوتا و خواردنێکی بەتام و بەلەزەتە. یا پراخیشمان هەیە هەم یا پراخی سەڵق هەم یا پراخی گەڵامێ و بە گۆشت هەمانە و بە بێگۆشت ئەوش کفتەی برنجە کفتەی ساڵبونکەرانی پێڵێن و کفتەی بڕوێشیشمان هەیە. باقلەوە و مەحەلەبیش بەیەکە و مەحەلەبێکمان هەیە زۆر تامێکی تایبەتی هەیە دۆیەکی زۆر تایبەتمان هەیە بەشت و شفتە و کوبە و هەموو خواردنە کوردەوارەکانمان بەعام هەیە هەم بە ئامادەکراوی هەم لەسەر داوای خەڵک کە بۆ ماوان بێ بۆ مناسبەکان بێ و لێرە خەڵکێکی زۆر داوت خاصی خۆی هەیە و خواردنەکان بەو جۆرەیە. دەستەکانە خۆش بە تاقیم کردەوە بەڕاستی زۆر خۆش بوو ینی دیارە بەوەی کەەوە خاتوونێک دروستی هەکات چونکە کەس خواردن کاتێک بە پێی ڕێگەزەکانە گۆڕێ کاتێ پێ خواردن دروستەکە جیاوازە لێ کاتێ تۆ هەموو خواردنێک ئەبێ بە دەوریا بەجددی هەڵپەڕی مناڵێک خواردن ئێستا بۆ بەزانستیش بەڵێ هوەری خۆی هەیە هەموو شتێک هوەری خۆی هەیە. باشە سروەخان دەستەکانە خۆش بێ سوات بۆ هەموو شتێک دوا قسەی خۆ دوا پەیامی خۆ بۆ هەموو ئافرەتان تکایە هیچ ئافرەتێک نەڵێ من باوکم نییە دایکم نییە مێردم نییە برام نییە کەسم نییە بێ خۆت کەسی خۆت بی چکە من یەکێکم لەو کەسانی کە ئەمانم هیچی نەبووە و دوجار خاوەنی هەموو شتە جوانەکانی ئەم دنیایم بۆ لە بەرەوەی خۆمم کەواتە لە هەر شوێنێکە ئێمە بمانوێ خۆمان بین پێویستمان بە هیچ کەسێک نییە تەنیا خودی خۆمان و توانای خۆمان. سروەخان نمونەی خاتوونێکە کەوا بێ ئەوەی هیچ پاڵپشتێکی هەبێت بێ ئەوەی کە هاوسەری هەبێت دایکی هەبێت باوکی هەبێت
بێ هیچ هەبوونی کەسێک لە ژیانیا کە هێزی پێ ببەخشێت بۆتە هۆی ئەوەی کەوە هەم بۆ خۆی و هەم بۆ مناڵەکەشی و هەم خزمەت بە کۆمەلگاکەشی بکات و نمونەیەک بێت کە ئافرەتانی دیکە چاوی لێ بکەن. من زۆر سوپاسی خات و سرواکەم کەوا ئەمڕۆ لێرەدا میوانداری ئێمە بکرد و سپاسی بینەرانی شەکەم کەوا تاکو ئێستا لەگەڵ ماماو نەتوانێت تا دیمانەیەکی تر و بەرنمەیەکی تر بەخواتان ئەسپێرم.